سینۆها پزیشکی تایبەتی فرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، وەرگێڕانی سەیدای شێخ زورار، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان. تەواوکەری بەشی 31 ئەخناتون فرعەونی میسر. لەناخەوە هەستمە کرد کە فێرعەون ڕاستێکی گەورە بەسەردەمی دادێت، ئەگەرچی ڕاستیەکەی ئەو دەیڵێ لە دنیای سەرزەویدا پیادە نابێت و تەنها لە دنیای غەربدا جێبەجێ دەبێت. بەڵام دەبێت دان بەوەدا بندێ کە ئەگەر جۆری مرۆڤ بتوانێ بەو شێوەیە بژی، جیاوازیەکان لەناو ببا، دەگاتە بەختەوەری ڕاستەقینە. دەمزانی کە بەر لە فێرعەون هیچ کەسێک ڕاستێکی وەها گەورە و درەوشاوی نەوتووە، لە دوای ئەویش کەس نایەت کە بتوانێ ڕاستێکی ئاوەها بەرجەستە و زەق دەربڕێ. تێگەیشتم کە لەبەر خۆپەرستی دەوڵەمەندەکان و نەزانی هەژاران کەس ئامادەی سەلماندنی ئەو ڕاستیانەی فێرعەون نییە و خوێنێکی زۆر دەڕژێ، وەکو چۆن لە تەبەزدا ڕوویدا. لەوانەیە کە حکومەتی گەورەی میسر لەناو بچێ، بەڵام ئەوەی فێرعەون ئەیوت شتێکە کە کەس بەر لە ئەو نەیوتووە و لە دوای ئەویش کەس نایڵێت و ئەگەر بژووترێ ئەوە چاویان لە فێرعەون کردووە. دوایی لە کاتێکدا کە سەیری ئەستێرەکانی ئاسمانمە کرد، بەخۆم وت سینۆها، تۆ پیاوێکی کە خۆت نازانی لەکوێوە هاتوویت و دایک و باوکت کێ بوون و لە دوای ئەوەی گەورە بوویت 20 ژن و پیاوێک تۆیان گرتوتەوە و کردویانی بە کوڕی خۆیان، کە پیاوەکە پزیشکی هەژارانی تەبەز بوو، ژنەکەی ئەو تۆی لەسەر ڕووباری نیل لە ناو سەبەتەیەکدا دۆزی بۆەوە و بە خێویان کردەبووی. تا ئێستاش تۆر پزیشکی هەژارانی تەبەز بوویت و بەبێ تەماحی زێڕ و پارە ئەوانت چارەسەر کردووە، کەواتە ئەگەر ڕاستیەکەی خوانوێکەی فێرعەون بڵاوتر بێتەوە و جیاوازی هەژار و دەوڵەمەندەکان لەناو بچێ، تۆ زیان ناکەیت و ئەگەر وابێت ئەی لەبەرچی لایەنگری لە حەقیقەتی خوانوێکەی فێرعەون ناکەیت و هانی فێرعەون نادەی کە ئەم ڕاستیە لە وڵاتی میسردا بڵاو بکاتەوە. تۆ سینۆها ئەزانی ئەو کاری فێرعەون ئەیەوێت بیکات لە هیچ وڵاتێکدا جێبەجێ ناکرێت و لە هیچ شوێنێکدا ناتوانرێ جیاوازی نێوان دەوڵەمەند و هەژار و گەورە و بەندە و خاوەن کار و کرێکار لەناو ببرێ. بەڵام لەبەر ئەوەی میسر وڵاتێکی دەوڵەمەند و خاوەن زەوی وزاری زۆر بەپیتە، لەوانەیە بتوانێت ببێت بە جێگەی پیادەکردنی ئەم ڕاستیە و هەر کاتێک ئەم حەقیقەتە لە میسر پیادە بکرێ، بێگومان لێرەوە بۆ هەموو جیهان دەڕوات و لە هەموو شوێنێ جیاوازیەکان لەناو دەچێت و ئەو کاتە ساڵێکی جیهانی نوێ لە دنیادا دەست پێیەکە. زانیم کە لە هیچ کاتێکدا دەرفەتی ئاوەها بۆ مرۆڤ ناڕەخسێ کە بتوانێ خۆی بۆ هەمیشە بەختەوەر بکە، چونکە هەرگیز هیچ فێرعەونێک لایەنگری ئەم ڕاستیە نییە
کە جیاوازیەکانی نێوان چینەکان لەناو ببرێت و لەوانەیە لە داهاتوودا بەندەکان و کرێکارەکان هەوڵی ئەوە بدەن کە جیاوازیەکان نەهێڵن، بەڵام کەس سەرنج نادا تا ویستی ئەوان و ئەگەریش گوێیان لێ بگرن بۆیان جێبەجێ ناکەن، چونکە دەوڵەمەندەکان هێزی کرێکار و بەندەکان لەناو دەبەن. بەڵام کاتێک کە فیرعەونی میسر بڵێ دەبێت جیاوازی لە نێوان هەژار و دەوڵەمەنددا نەمێنێ لەبەر ئەوەی وتەکەی کار لە خەڵکی دەکا، دەسەڵاتی جەنگ و زێڕ و پارەی هەیە، لەوانەیە وتەکەی خۆی سەر بخات و جیاوازی نێوان خەڵکی لەناو ببات و نابێت ئەم تاکە دەرفەتە لەدەست بدرێ کە دەبێتە هۆی دابینکردنی بەختیاری مرۆیی، چونکە مەحاڵە لەمە بەدووە لە میسر یان لە سووریا و بابل پاشایەک فەرمانڕەوایی بکە کە خۆی هەوڵ بدە جیاوازی نەهێڵێ. لە تەنیش کەشتێکەوە وەستا بووم، چاوم لە ئاستێرەکانی ئاسمان بڕی بوو، بیرمە کردەوە لە کەنارەکانی نیلەوە بۆنی گەنمی پێگەیشتووی کێڵگەکانمە کرد. لە ناکاودا کاپتا کەوتەوە یادم کە ئێستا لە تەبەس خاوەنی مەیخانەی کلکی تیمساحە و سەرمایەدارە و بیرم لەوە دەکردەوە کە ئەگەر لێرە بوایە وتەکانی فیرعەونی ببیستایە چی دەوت. ئەگەر چی کاپتا لەوێ نەبوو، بەڵام دەمزانی کە ئەو لە دوای بیستنی قسەکانی فیرعەون چی بەسەر دەمدا دەهات. ئەو دەیوت سینۆها گریمان فیرعەون توانی جیاوازی نێوان فەقیر و دەوڵەمەند لەناو ببە. هەموو خەڵکی فێری خوێندەواری بوون، ئیتر نە گەورەما و نە بەندە و نە خاوەنکار و نەکرێکار، هەموو برایەنە دەستیان بە کوشت و کاڵ و پیشەسازی و بازرگانی کرد. ئایا لە دوای ئەوە هەموو بەدبەختیەکانی مرۆڤ لەناو دەچێ؟ ئیتر کەس بەدەستڕەنجی ئەوانی تر دەوڵەمەند نابێت؟ لەو ڕۆژەدا دیسانەوە هەندێک خەڵکی زیرەک و دەستەیەکی تری نەفام پەیا بن، هەندێکیان فێڵباز و ئەوانی تر سادەن. ئەوانەی کە هۆشیار و فێڵبازن کیسەی نەفام و گەمژەکان بەتاڵەکەنەوە، یان بە پلانی ژیرانە ئەوان ناچار دەکەن کە کاریان بۆ بکەن و بەردەوام وا بووە و لەمە و دواش هەروا دەبێ، چونکە مرۆڤ ئەگەر پێی بکرێ یەکێکی تر هەڵخەڵەتێنێ مەحاڵە کە دەست لە فریودان هەڵبگرێت و کەسێک کە دەتوانێ زیان بگەێنێتە خەڵکانی تر ئەم کارە دەکات و لە نێوان نەوەکانی مرۆڤدا ئەو کەسانەی توانای زیان گەیاندن و ئازاردان و فریودانیان نییە کە مردبێت. تەنانەت ئەم فێرعەونەی تۆش کە دەیەوێت جیاوازیەکان بنبڕ بکە بڕوانە چی لە خەڵکی کردووە. لەم ڕاستی کە فێرعەون و خواکەی لە ئەنگری لێ دەکەن تا ئەمڕۆ تەنها چەند جۆرە گیان لەوەرێک سوودیان لێبینیوە، وەکو قەلەڕەش و داڵاش و باڵندە لاشەخۆرەکان و تیمساحەکانی نیل و خەڵکی جگە لە زەرەر هیچی تریان نەبینیوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە دەمزانی ئەگەر کاپتا لێرە بوایە ڕەخنەی دەگرت. لە ڕۆژی دوای ئەوە کاتێک کە فیرعەون لەبارەی خواکەی خۆی و ڕاستیەکەی لەگەڵ مندا گفتوگۆی دەکرد، منیش بیرۆکەکەیم دەسەلماند و ئەو خۆشحاڵ دەبوو. لە ڕۆژی 15ەم لە دوای دەرچوون لە تەبەس کەشتی فیرعەون گەیشتە سەرزەمینێک کە هیچ خوایەک نەبوو. ئەو زەویە لە کەنارەکانی نیل بوو، تەخت بوو، کەمێک دوورتر چەند گردێکی لێبوو، بەڵام داری پێوە نەبوو. چەند شوانێک لەوێ بوون لە کەناری ڕووبارەوە خەریکی لەوەڕاندنی مەڕەکانیان بوون. فیرعەون لەوێ لە کەشتەکەی دابەزی و ئەو زەویەی خستە ژێر دەسەڵاتی ئاتونەوە، وتی لێرەدا شارێک دروست دەکەم، ناوی دەنێم شاری ئاسۆی ئاتون. لە دوای کەشتەکەی فیرعەون ئەو کەشتیانەش کە لە دوایەوە بوون گەیشتنە کەنار و سەرنشینەکانی دابەزین. فیرعەون بیناسازەکەی خۆی بان کرد و وتی دەبێ لێرەدا شارێک دروست بکەن و هەر یەکێک لەوانەی کە لەگەڵی دابوون
پارچە زەویەکی داپێیان بۆ دروستکردنی خانوو. لەو شارەدا بەپێی نەخشەکەی فێرعەون دەبوایە 5 شەقام لە باکوورەوە بۆ باشوور و 5 تریش لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا دروست بکرێ. لە هەر جێگەیەک لە زەویەکە خانوویەک دروست دەکرا کە هاوشێوەی خانووەکەی بەرامبەری بوو. بەپێی فەرمانی فێرعەون بەرزی هیچ خانوویەک نەدەبوو لە خانووەکانی تر زیاتر بوایە. لە هەر ماڵێک ژمارەی ژوورەکان و جێگەی چێشتلێنان دەبوایە وەکو یەک بوایە. فێرعەون دەیویست کە لەو شارەدا هەموو یەکسان بن و کەس خۆی بە زیاتر نەزانێت و سوپاسی ئاتون بکەن کە ئەم یەکسانیەی بۆ ئەوان هێناوەتە کایەوە. بەڵام کاتێک کە شارەکە دروست کرا بیستم کە هیچ یەکێک لەوانەی خەریکی دروستکردنی خانوون سوپاسی ئاتون ناکەن و بە پێچەوانەوە نەفرەتیان لە ئاتون و فێرعەون دەکرد کە بۆچی فێرعەون ئەوانی لە تەبەسەوە بۆ شوێنێک هێناوە نە ئاوەدانی لێیە و نەمەیخانە. هیچ ژنێک لەو خانووی کە بۆ ژیانی خۆی و مێردەکەی دروست دەکرا ڕازی نەبوو، چونکە ژنەکان دەیانویست لە بەردەم ماڵەکانیاندا ئاگر بکەنەوە و چێشت لێ بنێن لە کاتێکدا کە لە ماڵەکانی شارە تازەکە ئاگردان لە ناو خانووەکەدا دروست کرا بوو. ئەوانەی لە تەبەز لە ناو ئەو خانوانە دەنووسن کە بنی ژوورەکەیان لە قۆڕی ڕەق دروست کردبوو، کاتێک کە بینیان لە شاری نوێ بنی هۆدەکان بە خشت فەڕش دەکرێ ناڕەزاییان دەربڕی و وتیان خشت بەهۆی بەسەرا ڕۆیشتن دەبێتە تەپوتۆز و ئەرکی گرانە. هەروەها لە گڵە سوور ڕووسەکەی ئەو وڵاتە ڕازی نەبوون و دەیانوت ئەم خاکە لە دوای ئەوەی کە وشک بۆوە درز دەبات و دەشکێ. دانیشتوانی خانووەکانی ئەو شارە دەیانویست لە بەردەم خانووەکانیاندا سەوزە بچێنن، بەڵام فێرعەون چاندنی سەوزایی لە ناو شاردا قەدەغە کردبوو. پارچەیەک زەوی لە دەرەوەی شاردا بوو بە هەر یەکە لەو ماڵانە کە لەوێ سەوزە بچێنن، بەڵام دانیشتوانی شارەکە گلەییان دەکرد کە زەویەکانیان لە ڕووبارەوە دوورە و هێنانی ئاو لە نیلەوە بۆ ئەوان زەحمەتە. ژنەکان لە ناوەڕاستی شەقامەکانی شار تەنافیان لە ئەمبەرەوە بۆ ئەو بەردەبەست و جلە شۆراوەکانیان لەسەر ئەو تەنافانە هەڵدەخست بۆ ئەوەی وشک بێتەوە و فێرعەون ئەم کارەشی قەدەغە کردبوو. هەروەها وتبووی کە خەڵکی نابێت مەڕ و بزن لە خانووەکانی شاردا ڕابگرن، بەڵام ژنەکان گوێیان نەئەدایە ئەم فەرمانە و مەڕ و بزنەکانیان لە ماڵەکانیاندا ڕادەگرت. لەگەڵەوەشدا وردە وردە خویان بە شارە نوێکەوە گرت و ئەگەرچی تەبەسیان فەرامۆژ نەکرد، بەڵام من ئەمزانی ئەگەر پێیان بووترێ بڕۆن بۆ تەبەس هیچیان ئامادە نەبوون کە بگەڕێنەوە. دوایی وەرزی پاییز و هەڵچوونی ئاوی نیل هاتەوە و ئێمەوەمانزانی بە بۆنەی بەرزبوونەوەی ئاوی نیل فێرعەون دەگەڕێتەوە بۆ تەبەس، بەڵام ئەو لە کەشتەکەی خۆیدا مایەوە و لەوێوە دەیڕوانیە کاروباری دروستکردنی خانووەکانی شار، واتە شاری ئاسۆی ئاتون. هەر بەردێک کە دەخرایە سەر بەردێکی تر دەبۆ هۆی خۆشحاڵی فێرعەون و دەمبینی کاتێک کە خانوویەک لە تاوابووندایە پێدەکەنێ. فێرعەون بەشێک لەو زێڕووپارەیی کە لە پەرزگەی ئامون دەستی کەوتبوو لە دروستکردنی خانووەکاندا خەرجی کرد و هەموو زەویەکانی ئامونی بەسەر ئەو هەژارانەی کە حەزیان لە جوتیاری بوو دابەش کرد. فێرعەون بۆ ئەوەی بازرگانەکانی تەبەس تەنگەتاو بکە کەلوپەلی هەموو ئەو کەشتیانی کڕیەوە کە بەرەو بەشی سەرووی ڕووباری نیل و شاری تەبەس دەڕۆیشتن و بە شێوەیەک بۆ دروستکردنی شاری نوێ پەلەی دەکرد کە نرخی داروبەرد بەرز بۆەوە و
ئەگەر پیاوێک بیتوانایە لە یەکەمین تافگەی ڕووباری نیل کە دەکەوێتە تەنیش دارستانە گەورەکانەوە تەنها یەکجار داری بۆ شاری ئاسۆی ئاتون بهێنایە دەوڵەمە نەبوو. کرێکارێکی زۆر هاتبوونە شاری ئاسۆی ئاتون و لە کەناری نیل لەو خانوانەی کە بە قامیش دروست دەکران نیشتەجێ بووبوون. لە بەیانیەوە تا ئێوارە خشتیان دەبڕی و لە کۆلەدا گەرمیان دەکرد و ڕێگە و بانەکانیان تەخت دەکرد و جۆگەیان بۆ ئاودێری دروست دەکرد. لە دوای تەواوبوونی بەرزبوونەوەی ئاوی نیل هەزارەها داری گەورە و داری میوەیان لە دەوروبەرەوە هێنا و لەو شارەدا چاندیان. هەندێ لەو دارانە ساڵی دوایی میوەیان گرت و خودی فیرعەون لەو دارانە میوەی چنیەوە. لەو کاتەی کە بیناساز و وەستا و کرێکارەکان خەریکی کارکردن بوون کەشتیەکان بەردووداریان دەهێنا. من ئیشم زۆر بوو چونکە هێشتا کاری وشکردنەوەی زەرکاوەکانی شارە نوێەکە تەواو نەبوو بوو. کرێکارەکان بەهۆی بوونی ئاوی وەستا و زەرکاوەکان تووشی نەخۆشی دەبوون. یەکێک لە کارە بەسوودەکان کە ئەنجام درا دروستکردنی دارەڕای کەناری ڕووبار بوو. کاتێک کە دارەڕاکە تەواو بوو باربەرەکانی ڕووبار لە مەترسی تیمساحەکان پارێزران. بەر لەوەی جێگەی بارداگرتنی کەناری ڕووبار تەواو بێ کۆڵبەرەکان ناچار بوون بچنە ناو ئاوەکەوە بۆ ئەوەی بتوانن باری کەشتیەکان بگێن نەوشکانی و لە ناکاودا هاوار یەکێک لە باربەرەکان بەرز دەبەوە و ئەوانی تر دایانزانی کە تیمساحێک پەلاماری ئەو بەدبەختەی داوە. بینینی دیمەنی باربەرێک کە نیوەی لەشی لە ناو دەمی تیمساحێکدایە زۆر ترسناکە و بەر لەوەی بتوانن بەدەنگیەوە بچن تیمساحەکە ڕای دەکێشێتە ژێر ئاوەکە بۆ ئەوەی لە کونێکدا بیشارێتەوە تاوەکو لە دوای ئەوەی لاشەی باربەرەکە بۆگەن بوو ئینجا بیخوا. بۆیە ناچار بوون کۆمەڵی ڕاوچی تیمساح لە شوێنی ڕژاندنی ئاوی ڕووباری نیل بۆ ناو دەریاوە بهێنن و زێڕیان بدەنێ بۆ ئەوەی مەترسی تیمساحەکان لەناو ببەن. ئەوان لە ماوەیەکی کەمدا تیمساحەکانیان کوشت. ئەگەرچی تا کاتێک کە دارەڕای بارداگرتنەکە تەواو نەبوو مەترسی تیمساحەکان هەرمایەوە. بیستم کەوت تیمساحانەی لە شاری ئاسۆی ئاتون بوون هەمان ئەو تیمساحانن کە لە تەبەسەوە بە دوای کەشتێکەی فیرعەون داهاتبوون چونکە پێشبینیان دەکرد کە دیسانەوە خۆراکێکی بەتامیان بەنسیب ببێ. من ناتوانم لەوە تێبگەم کە تیمساح چۆن دەتوانێ لە نێوان بەڕێکەوتنی کەشتی فیرعەون لە تەبەز تا گەیشتنی بۆ شاری ئاسۆی ئاتون و دەستکەوتنی نێچیر هێڵی پەیوەندی دروست بکە. بەڵام لە زۆر کەسم بیستووە کە تیمساح گیانلەوەرێکی زیرەک و ژیرە. بۆیە لە دوای ئەوەی ڕاوچەکان هاتن دەستیان بە کوشتنی تیمساحەکان کرد. ئەو گیانلەوەرە ترسناکانە وایان بە باشزانی کە لەو شارە بڕۆن و ئەگەر عاقڵ نەبوونایە ئەو جێگەیان بەجێ نەدەهێشت. کۆچکردنیان لەوێ بەڵگەی ژیری ئەو گیانلەوەرەیە چونکە تێگەیشتن ئەگەر بمێننەوە هەمویان دەکوژرێن. بەڵام لە دوای چۆڵکردنی کەناری شاری ئاسۆی ئاتون ڕێگەی تەبەسیان گرتەبەر چونکە لەوانەیە وایان زانی بێ کە هێشتا ناوەندی فەرمانڕەوایی هورومهەب لە تەبەس لەوانەیە دیسانەوە لاشەی کوژراوەکان فڕێ بدەنە ناو ئاوەکە و بە ئاوساوی بەسەر ئاوەکە بکەون. پاش ئەوەی ئاوی نیل لە دوای بەرزبوونەوەی کشایە دواوە هورومهەب کە لەلایەن فیرعەونەوە ڕاست پێردرا بوو سوپا هەڵبوەشێنێتەوە سەربازە ڕەشپێست و شەردەنیەکان ئیزم بدا. بەڵام دەمزانی کە فەرمانەکەی بە تەواوەتی جێبەجێ ناکا. بۆ شاری ئاسۆی ئاتون هات. هورومهەب لەبەر ئەوە لەشکرەکەی هەڵنەدەوەشاندەوە چونکە دەیزانی کە سووریا شۆڕش دەکات و میسر بۆ کوژانەوەی ئاگری ڕاپەڕینی سووریا پێویستی بە سوپا هەیە.
بەڵام فیرعەون باوەڕی بە ڕاپەڕینی سووریا نەبوو. ئەیوت سووریا هەڵناگەڕێتەوە و باشتر وایە کە سەربازە ڕەشپێستەکان و شەردەنیەکان کە لە میسر نەفرەتیان لێدەکردن ئیزن بدرێن و بۆ وڵاتی خۆیان بڕۆن، خەڵکی چیتر ئەوان نەبینێت. لەو ڕۆژەوە کە هورمهەب هاتە ناوشاری ئاسۆوە، هەر کاتێک کە پێویستی ڕاگرتنی سوپا لەلایەن فیرعەونەوە باز دەکرا، گفتوگۆیەک بەم شێوەیە لە نێوانیاندا دەست پێ دەکرا. هورمهەب ئەیوت بارودۆخی سووریا زۆر شڵەژاوە و میسریەکان لەوێ زۆر لاوازن و ئەگەر ڕاپەڕین دەست پێ بکە میسریەکانی سووریا لە ڕۆژی یەکەمدا لەناو دەچن و تۆ دەبێ لەشکرێکت هەبێ کە بتوانێ پێش داڵگیرسانی شۆڕشی سووریا بگرێ. ئەخناتون وەڵامی دەدایەوە و ئایا تۆ وێنەکانی کۆشکەکەی منت لەم شارەدا بینیوە؟ ئایا ئەوەش دەزانی کە وێنەکێشەکان هەندێ شێوەی وەکو وێنەکانی کریتیان لەسەر دیوارەکانی من کێشاوە؟ ئەگەر تۆ ببینی تێدەگەی کە بە جۆرێک نەخشێنراوە کەوا دەزانی ماسیەکان لە ناو ئاوەکەدا خەریکی هاتوو چۆن مراویەکان لە هەوادا دەفڕن. بەڵام سەبارەت بە سووریا من لەو باوەڕەدا نیم کە لەوێ شۆڕش بەرپا بێ، چونکە خاچی ژیانم بۆ پاشاکانی سووریا ناردووە و پاشای وڵاتی ئامورۆ لە سووریا ئەوەندە لەگەڵ مندا دۆستا کە پەرزگایەکی بۆ ئاتون دروست کردووە. ئایا تۆ تاقە گەورەکەی بەردەم کۆشکەکەی منت بینیوە کە بۆ ئاتونم دروست کردووە؟ من ڕادەسپێرم کە بڕۆی و ئەم تاقە ببینی، چونکە شتێکی دیدەنیە و بیناساز و وەستاکان زۆر بە جوانی دروستیان کردووە. من نەمویست بۆ دروستکردنی تاقەکەی ئاتون بەندەکان لە کانگا بەردەر بکەن و ئازار بکێشن، فەرمانمدا بە خشت دروستی بکەن. هورمهەب دەیوت من هەر کاتێک کە دێمە کۆشکەکەتەوە تاقی ئاتون دەبینم. فیرعەون دەیوت من حەز دەکەم ئەو لەوحانە ببینی کە ئەو بۆ منی ناردووە بۆ ئەوەی بزانی کە ئەم پاشایە چۆن بۆتە موریدی ئاتون و لەبارەیەوە پرسیار لە من دەکا بۆ ئەوەی بیرروباوەڕی بە ئاتون بەیەسەر بێ. هورمهەب ئەیوت من بایەخ بە لەوحەکان نادەم، چونکە ئەگەر ڕۆژێک پاشایەک بیەوێ هەڵگەڕێتەوە هەموو جۆرە لەوحە و پەیمانێک دەخاتە ژێرپێیەوە. هیچ شتێک جگە لە بەکارهێنانی هێز ناتوانێ پاشاکان ناچار بکە کە ملکەتی تۆ بن. ئێستا کە ئەتەوێ سوپاکە هەڵوەشێنمەوە هەر نەبێ بهێڵە لە سنوورەکان کۆمەڵێ سەرباز ڕاگرم بۆ ئەوەی دەستدرێژی نەکرێتە سەرخاکی میسر. ئێستا ئەو هۆزانەی کە لە باشووری میسر دەژین بۆ ئەوەی مەڕووماڵاتی خۆیان لە لەوەرگاکانی میسر بلەوەڕێنن سنوور دەبەزێنن و دێنە ناوخاکی وڵاتەکەی تۆوە و ئاگربەر دەدەنە خانووی ڕەشپێستەکان لە کاتێکدا کە ئەم ڕەشپێستانە دۆست و هاوپەیمانی تۆن و لەبەر ئەوەی خانووەکانیان لە قامیش دروست کراوە زوو ئاگری تێبەر دەبێ. ئەغناتون وەڵامی دایەوە کە هۆی دەستدرێژی کردنی هۆزەکانی باشوور دەگەڕێتەوە بۆ هەژاری ئەوان و ئەگەر بیان توانایە لە وڵاتەکەی خۆیان مەڕ و ماڵاتەکانیان بلەوەڕێنن نەدەهاتنە ناو میسرەوە، بەڵام لەبەرنەبوونی لەوەرگا ناچارن مەڕەکانیان بهێنە لە وەرگاکانی میسر و ئەگەر ڕەشپێستەکانی باشوور لەگەڵیاندا بسازێن ڕێگەیان بدەن کە ئەوان مەڕەکانیان بهێنە ناو لە وەرگاکان هەرگیز خانوەکانیان ناسووتێنرێ. هورمهەب وتی تۆ بە من دەڵێی سوپا پەرت و بڵاو بکەم، سەربازەکان ئیزن بدەم بڕۆنەوە بۆ شارەکانی خۆیان. بەڵام ئایا دەزانی کە بەر لە ئیزندانی سەربازەکان دەبێ پاسەوانیەکی بەهێز لە میسردا دروست بکرێ، چونکە ئەو سەربازانە کە بەڕڵا دەکرێن تا دەگەنەوە وڵاتەکەی خۆیان هەزارەها ماڵتاڵان دەکەن و دەستدرێژی دەکەنە سەر هەزارەها ژن. فیرعەون وەڵامی دایەوە کە ئەمە تاوانی تۆیە کە لەبارەی ئاتونەوە قسەت بۆ سەربازەکانی سوپان نەکردووە، چونکە ئەگەر ئەوان ئاتونیان بناسیایە بیان زانیایە کە ئەو خوای ئاشتی و خۆشەویستیە بیریان لە تاڵان و دەستدرێژی کردنە سەر ئافرەتان نەدەکردەوە.
ئەمڕۆ لەم شارەدا لەبەر ئەوەی خەڵکی ئاتون دەناسن مەریتاتوونی کچم بە تەنها پیاسە دەکات و جگە لە ئاسکێک هیچ پاسەوان و هاوڕێیەکی نییە و هەرگیز ڕووی نەداوە کە کەس دەستدرێژی بکاتە سەر. من لەو باوەڕەدام کە جگە لەوەی سەربازەکان ئیزن بدرێن دەبێ گالیسکە جەنگیەکانیش لەناو ببرێن، چونکە بوونی گالیسکەی جەنگی بە پاشاکانی تر نیشان دەدا کە ئێمە بە تەمای شەڕین، بەڵام ئەگەر گالیسکەکان نەبێ وا تێدەگەن کە ئێمە بە تەمای شەڕکردن نین. هورمهەب بەگاڵتە پێکردنەوە وتی ئایا باشتر نییە گالیسکە جەنگیەکانمان بفرۆشین، چونکە من لەو باوەڕەدام کە پاشای ئامورۆ لە سووریا یان هاتیەکان ئامادەن گالیسکەکانی تۆ بکڕنەوە بۆ ئەوەی ڕۆژێک لە دژی تۆ بەکاری بهێنن. ئەم گفتوگۆیی فێرعەون و هورمهەب چەند ڕۆژێک درێژەی کێشا و لە کۆتاییدا هورمهەب کە خۆڕاگرتر بوو توانی فێرعەون بە دووشت قایل بکە. یەکێکیانەوە بوو کە لەسەر سنوورەکانی میسر سەربازگەڕا بگیرێت و دووەمیان ئەوە بوو کە لە ناو میسر پاسەواندا بمەزرێت بۆ ئەوەی پارێزگاری لە ئاسایشی ناوخۆی وڵات بکەن. فێرعەون وتی من بەمەرجێ ڕێگە دەدەم کە ئێشکچی دابنێی کە لە داهاتوودا نەتوانی وەکو سوپا کەڵکی لێوەربگری، لەبەر ئەوەی ئەو پاسەوانانە نەبن بەهێزی سەربازی. فێرعەون بڕیاریدا چەکەکانیان تەنها نێزا، ئەویش بەبێ ئەوەی سەری کانزاییان هەبێ. هورمهەب بەم فەرمانە ڕازی بوو، بەڵام لەو کاتێک کە خەریکی دروستکردنی پاسەوانی ناوخۆ بوو کە لە دوای هەڵوەشانەوەی سوپا سەربازەکانیش ئیزن بدا، دوو نامەبەری یەک لە دوای یەک لە سووریاوە هاتن و ڕایان گەیاند کە پاشای ئامورۆ لە دوای بیستنی جەنگی نێوان خوای کۆن و خوای نوێ ڕۆیشتنی فێرعەون لە تەبەس و نیشتەجێبوونی لە شاری نوێ شۆڕشی بەرپا کردووە و بە تەمای گرتنی دوو شاری نزیک سووریایە کە یەکێک لەو دوو شارە مەژیدۆیە و ئێستا سەربازگەی میسری لە شاری مەژیدۆ گەمارۆ دراوە و داوای یارمەتی لە فێرعەون دەکەن. فێرعەون لە دوای پێگەیشتنی ئەم هەواڵە با هورمهەبی وت من باوەڕ ناکەم پاشای ئامورۆ لە سووریا بە بێهۆ شۆڕشی بەرپا کردبێ، وا هەز دەکەم کە فەرمانبەرانی میسر لە سووریا بێڕێزیان لەگەڵدا کردبێت، ئەویش تووڕە بوو بێت و تا ئەو ڕۆژەی کە بۆم دەرنەکەوێ ئەم پیاوە بەهۆی هاندانی میسرەکانەوە نەبووە هیچ کارێک بۆ تەمێکردنی ناکەم، بەڵام ئەم ڕووداوە منی بە ئاگا هێنایەوە کە وەکو پێویست سەرنجم نەداوەتە سووریا و هاتەوە یادم کە تۆ هورمهەب کاتێک کە لە ئورشەلیم بووی لەوێ پەرزگەیەکت بۆ ئاتون دروست نەکرد. ئێستا کاتی ئەوە هاتووە کە خۆم لە ئورشەلیم شارێک بۆ ئاتون دروست بکەم بۆ ئەوەی ببێت بە پایتەختی سووریا و مەژی دووش ئارام بۆوە لەوێ شارێک بۆ ئاتون دروست دەکەم، چونکە مەژیدۆ ناوەندێکی بازرگانی گەورەیە و لەسەر ڕێگەی کاروانەکانە و ئەگەر لەوێ شارێک بۆ ئاتون دروست بکەین زۆر ئاوەدان دەبێتەوە. هورمهەب کاتێک کە ئەم وەڵامی لە فێرعەون بیست لە تووڕەییدا دەستکی قامچێکەی خۆیشکاند و کارتەکانی فرێدایە پێشقاچی فێرعەون و ڕۆیشتە دەرەوە و بە منیوت ئەم پیاوە شێتە لە جیاتی ئەوەی سوپا بنێرێ و پاشای ئامورۆ سەرکوت بکە دەڵێ بە تەمام لە ئۆرشەلیم شار دروست بکەم و بیکەمە پایتەختی سووریا. لەو ڕۆژانەی کە هورمهەب لە شاری ئاسۆبوو سەبارەت بە سەفەرەکانی من پرسیاری زۆری کرد و دەیویست بزانێ کە ئایا من توانیومە بە پێی ڕاستپاردەکەی ئەو زانیاری سەربازی لەو وڵاتانە بەدەست بهێنم یان نا. کاتێک کە دەستم بە قسەکردن کرد و زانیاریەکانم بۆ گێڕایەوە زۆر بەوردی گوێی لێ دەگرتم و ڕۆژێکیان ئەو کێردەم نیشاندا کە لە هاتیەوە هێنا بووم. بەبینینی کێردەکە زۆر حەپەسا
وتی سینۆها کێردە میسریەکانی ئێمە لە چاو ئەم کێردە کە تۆ دەڵێی ئاسنینە وەکو کێردی داروایە. هورومهەب هەندێ پرسیاری لەبارەی سەربازەکان و کەلوپەلی جەنگی وڵاتان لە من کرد کە مناڵانە دەهاتە بەرچاو، بەڵام دوایی تێگەیشتم کە هورومهەب لەبەر ئەوەی خۆی سەربازە ئەو پرسیارانەی لێ دەکردم. بۆ نمونە دەیپرسی کاتێک کە سەربازەکانی بابل مەشق دەکەن یەکەم جار قاچی چەپیان پێش دەخەن یان قاچی ڕاست، یان دەیپرسی لە هاتی ئەو ئەسپانەی کە تێشووی گالیسکە جەنگیەکانن لە هاوشانی گالیسکەکاندا دەڕۆن یان لە دواوە. هەروەها دەیپرسی تایی گالیسکەکانی بابل چەند نیوەتیرەی هەیە و ئایا قەراغی تایەکان بە کانزادا پۆشراوە یان تایەکان ڕووپۆشی کانزاییان پێوە نییە. یەکێکی تر لەو شتانی زۆر بەلایەوە گرنگ بوو ئەوە بوو کە دەیویست بزانێ کە وەزعی ڕێگەوبان و پردەکان لە هاتی و میتانی و بابل لە وڵاتانی تر چۆنە. هەموو ڕۆژێک نووسەرێک دەهات و ئەو شتانی کە من لەبارەی بەندەرەکان و ڕێگەوبان و ڕووبار و ژمارەی سەربازانی وڵاتەکان ئەموت ئەینووسی و بۆ ئەوەی هەر کاتێک هورومهەب پێویستی پێی بێت سەیریان بکە. بەڵام ئەو شتانی کە لەبارەی خواکانی وڵاتان و باڵەخانە و بت و شێوەکاری و ئاوەڕۆ و زێرابەکان و ئاودەستە سەرنجڕاکێشەکانی کرید کە بەردەوام ئاوی تێدا دەڕوا بەلای هورومهەبەوە گرنگ نەبوو. دەیوت سەرباز پێویستی بەم جۆرە زانیاریانە نییە. ئەو ڕۆژەی هورومهەب لە تووڕەییدا دەستکی قامچیەکەی خۆی شکاند، دوای ڕۆیشت و ویستی دەست لە کار بکێشێتەوە. بەڵام فیرعەون لەبەر ئەوەی خۆشی دەویست منی ناردە لای هورومهەب و وتی پێی بڵێ بێت لەگەڵ مندا ئاش بێتەوە، چونکە من حەز ناکەم بەدڵ ڕەنجاویەوە لە من جیابێتەوە. هەرچەندە فیرعەون و هورومهەب ئاش بوونەوە، فیرعەون قامچێکی تری دا پێی، بەڵام هورومهەب نەیتوانی فیرعەون ڕازی بکە کە بۆ سەرکوتکردنی پاشای ئامورۆ لەشکر بنێرێتە سووریا. هورومهەب کەمانەوەی خۆی بەبێ سوود زانی بەرەو شاری مەمفیس کەوتەڕێ بۆ ئەوەی لەوێ ئێشکچی بۆ پاراستنی ئاسایش لە ناو شاردا دابنێ، چونکە مەمفیس ناوەندی میسر بوو، کەوتوو بووە شوێنێک کە مەودای نێوان باکوور و باشووری میسر لەو شارە یەکسان بوو. لە دوای ڕۆیشتنی هورومهەب فیرعەون پێی وتم سینۆها ئەگەر ئاتون وایدا بنێ کە سووریا لەژێر دەسەڵاتی میسر دەربچێ، هەر ئەوە باشترە کە ئیرادەی ئاتون سەر بگرێ، چونکە داگیرکردنی سووریا لەلایەن میسرەوە جگە لە زیان هیچی تری بۆ ئێمە تێدا نەبووە. من وتم ئەخناتون ئەوەندەی من بەبیرم بێت لە خەڵکم بیست بێ دەست بە سەراگرتنی سووریا لەلایەن میسرەوە سوودی بۆ میسر هەبووە، چونکە میسر سوودی لەو سامانە فراوانەی سووریا وەرگرتووە. فیرعەون وتی دەوڵەمەندی و سامان یەکێکە لەو شتانەی کە دەبێتە هۆی تێکچوونی گەل، چونکە خەڵکی خۆپەرست و تەوەزەل و بێبەزەی دەکا. میلەتی مسر گەلێکی زەحمەتکێشن و بە قەناعەت و خۆگر و بەبەزەی بووە، بەڵام لەو کاتەی کە میسر سووریای داگیر کردووە سامانی سووریا هاتە ناو میسرەوە، خەڵکی لە سریانیەکان فێری تەممەڵی و ڕابواردن و هەندێ دابوونەریتی ناشرین بوون. بەڵام ئەگەر میسر لە دەست سووریا ڕزگاری بێ، چیتر میسریەکان گرفتاری ئاکاری ناپەسەندی سریانیەکان نابن. من ئەگەر چی دەمزانی کە فیرعەون شێت بووە، بەڵام چاوەڕوانی ئەوە نەبووم کە ئەم قسەیە لە دەمی پاشایەک ببیستم، چونکە پاشا بۆ پاراستنی دەسەڵاتی خۆی نابێ بەوە ڕازی بێ کە زەوی وڵاتەکەی لە دەست بدا. پێم وت ئەی ئەخناتون من ماوەیەک لە سووریا بووم، لە شاری ئیزمیر و مەژیدۆ ژیاوم. لە ئیزمیر فەرماندەی سەربازگەی میسر کوڕێکی هەبوو کە ناوی ڕامس بوو. ئەم کوڕە کە ئەو کاتەی 10 ساڵان بوو بە جوانترین مناڵی سووریا لە قەڵەم دراو، بەردەوام بە هەڵمات و
کە لای بەردین یاری دەکرد، بەڵام تووشی نەخۆشی بوو. هێنایەنە لای من و منیش زانیم کە کرمی گەدەی هەیە چارەسەرم کرد. هەروەها لە مەژیدۆ ژنێکی میسری هەبوو کە هیچ پیاوێک دەتوانی زیاتر لە یەک جار دەموچاوی ئەو ژنە ببینێ، چونکە ئەگەر 2 جار بیبینایە سەرسام دەبوو. ڕۆژێکیان ئەو ئافرەتە هاتە لای من و ڕوانیم سکی ئاوساوە. پێم وت دەبێ بۆ چارەسەری نەخۆشیەکەت سکت هەڵبدڕم و ڕۆژێکیان چوون بۆ ماڵیان و سکیم هەڵدەڕی و چاک بۆوە. فیرعەون پرسی بۆ ئەم قسانم بۆ دەگێڕیتەوە. منیش وتم لەبەر ئەوە ئەم شتانە بە تۆ دەڵێم چونکە ئەو کوڕە ئێستا بە زەبری شمشێر و نێزەی سەربازە سریانیەکان کەرکرد بووە و ئەو ژنە جوانە کەوتۆتە دەست سەربازە سەرخۆشەکانی سووریا و گوێ بدەنە هاوار و زەنای ئەو دەستدرێژی دەکەنە سەر. ئایا ئەم ڕووداوانە بەلای تۆوە بێبایەخە و ئامادەی ڕێگە بدەی کەنەوەکانی میسر لە سووریا بکوژرێن و دەستدرێژی بکرێتە سەر ژنە میسریەکان؟ فیرعەون سەیرێکی کردم و وتی سینۆها، ئەی چی بکەم؟ ئایا فەرمان بدەم کە لەبەر ئەوەی سووریا شۆڕشی کردووە دەیان میسری کوژراوە سەربازەکانم 100 جار 100 سریانی بکوژن؟ ئایا ئەگەر ئەم کارە بکرێت بەڕای تۆ کارێکی چاک و ژیرانەیە مەگەر ئەو سریانیانەی لەبەر کوشتنی هەندێک لە میسریەکان دەیان کوژین گیانیان نییە و ئەوانی ژوەک و میسریەکان خاوەنی ژن و مناڵ نین؟ ئەگەر من سزای خراپە بە خراپە بدەمەوە تەنها خراپە دروست دەبێتەوە، بەڵام ئەگەر سزای خراپە بە چاکەکردن بدەمەوە ئەگەر چی گومان دەکرێت کە خراپەی لێ دروست ببێ، بەڵام دڵنیام کە ئەو خراپەیە لەوە کەمترە کە بمانەوێت بە خراپە وەڵامی خراپەکاران بدەینەوە. ئەگەر تۆ پزیشکی منی و ناتەوێ وتەکانت من زامدار بکە، سەبارەت بە تۆڵەسەنەوە لە سووریا بە تاوانی کوشتنی میسریەکان مەدوێ، چونکە ئەم وتەی تۆ من زۆر ناڕەحەت دەکا. لە سەردەمی خوایەتی ئامون خوێنیان بە خوێن دەشۆردەوە. لەسەر کوژرانی یەک میسری 100 کەسیان لە خەڵکی وڵاتەکانی تر دەکوشت، بۆیە کینە زیاتر دەبوو، چونکە ئەو 100 کەسە ژن و مناڵ و خزمی تریان هەبوو. ئەوانیش هەوڵی تۆڵەسەنەوەیان دەدا، بەڵام ئاتون دەڵێ نابێ بە خوێن ڕشتن تۆڵە بسێنرێتەوە، چونکە ئەگەر لە بری کوشتنی یەکێک یەکێکی تر بکوژرێتەوە هەرگیز ڕق و کینە و لاساری لە ناو ناچێ. بۆیە پێ دەڵێم کە چیتر لەم بارەیەوە لەگەڵ من گفتوگۆ مەکە و بهێڵە من لەگەڵ حەقیقەتەکەی خۆمدا بژیم و لە جیاتی کینە لەلایەن ئاتونەوە خۆشەویستی لە دڵی خەڵکدا دروست بکەم.